سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تایبەت سەبارەت بە کۆڵبەران. ماوەی هەفتەیەک زیاترە سەر سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان زیاتر لە ڕابردوو بووە قەتڵگای کۆڵبەران و بە بەراورد بە مانگەکانی پێشوو هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی ژیان کوژی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی دڕندانە و بێ بەزەیانەتر هێرش دەکاتە سەر ئەو ئینسانە شەریفانەی کە خۆیان قوربانی سەرەکی سیاسەتە دژە ئینسانیەکانی ئەم ڕژیمە لە کوردستان و گیرۆدەی سیاسەتە شکست خواردووە ئابوووریەکانی لە ئاستی ئێراندان. ئەو کەسانە بۆ دەستەبەرکردنی هێندێک داهاتی مەمرە و مژی و بەڵام سەربەرزانە بۆ خۆیان و بنەماڵەکانیان ڕوو دەکەنە کاری پڕمەترسی کۆڵبەری. بۆ قسەکردن لەسەر ئەم ڕووداوە تازانە و ئاگاداربوونەوە لە ئاماری کۆڵبەرانی بریندار و گیان بەخکردو داوامان کردووە لە هاوڕێهی و ئەمانی ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆڵبەر نیوز ئامادەی بەرنامەکەمان بێت تا چەند پرسیارێکی ئاراستە بکەین. فەرمونیەوەی تا کۆتایی لەگەڵمان بن. کاکیوە ئەم کاتتان باش زۆر بەخێر بێن بۆ بەرنامەیە و سپاس بۆ بەشداریتان لەم بەرنامە تایبەتەدا. دەکرێت بفەرمونون ئاخرین هەواڵەکان سەبارەت بە ئاماری بریندار و گیان بەخکردوانی کۆڵبەران دوای تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە چەند ڕۆژی ڕابردوودا لەسەر سنوورەکان چییە؟ بەڵێ سپاس بۆ ئێوە و سپاس بۆ دەرفەتە. هەروەک ئاگادارن لە 11 ڕزبەری 1402 تاکو 18 ڕزبەر کە دەکاتە نزیک بە 7 ڕۆژ لانیکەم 55 کۆڵبەر بەهۆی تەقەی ڕاستەوخۆی ڕژیم هێزەکانی ڕژیم هەروەها لێدانەوە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە چوونە سەرمین بریندار و کوژراون بە گوێرەی ئەو زانیاریانەی کە لەلای کۆڵبەر نیوزە لانیکەم 54 کۆڵبەر بەهۆی جۆرا و جۆرەوە لەوانە تەقەی ڕاستەوخۆ لێدانی هێزەکانی ڕژیم هەروها چوونە سەرمین بریندار بوون و بەداخەوە یەکێک لەو کۆڵبەرێکیش لە مەرزی هەنگەژاڵەی بانە گیانی لەدەستداوە. بەپێی ئەو راپۆرتە جۆرا و جۆرانی کە بەدەست ئێمە گەیشتە لە چەند ڕۆژی ڕابردوودا کارەساتەکە بە جۆرێکە کە هێزەکانی ڕژیم بە هیچ شێوەیە دەست ناپارێزن لە تەقەکردن لە کۆڵبەران بۆ سەدانانەوە بۆیان و هەروەها ئازار و ئەشکەنجەدانیان بەپێی ئەو زانیاریانی کە لای ئێمەیە کۆڵبەرێکی تەمەن 43 ساڵ بە ناوی ئازاد سەرتاپەنە خاوەنی دوو منداڵ و کە دانیشتووی گوندی دیێری ژیانە سەر بە شاری سەقز بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم و گیانی لەدەستداوە. هەروەهاش دوو کۆڵبەر بە ناسناوی پەیام ڕەزایی و کۆڵبەرێکی تر بە ناوی شەهرام ئەمینی کە تەمەن 17 ساڵ بەداخەوە چوونەتە سەرمین و ئەوان شەر بریندار بوون. ئەگەر ئیجازە هەبێ من پێم خۆشە ئاماژەیەک بەو مەرزانە بکەم کە ئەو کارەساتانە تیاندا ڕوویداوە. مەرزی هەنگەژاڵە بە پلەی یەکەم دێت کە لەوێدا هێزەکانی ڕژیم بە هیچ شێوەیە دەستیان نەپاراستۆ لە ئازاردان و تەقەکردن لە کۆڵبەران بەپێی و ئامارانی کە لای ئێمەیە 28 کۆڵبەر بریندار بوون. کۆڵبەرێک هەر لەو مەرزا گیانی لەدەستداوە دواتر نەوسود مەرزی نەوسود دێک کە 18 کۆڵبەر لەوێ بریندار بوون. مەرزی نەودشا سەردەشت و هەروەها مەریوان هەر یەکە و کۆڵبەرێکیان لێ بریندار بووە و بەپێی ئاخرین ئامارەکان کە لای ئێمە هەیە بەستامە کە 5 کۆڵبەریش لەوێ بریندار بوون. بەڵێ هەوڕێ هیوا هۆکاری ئەم زیادبوونەی ڕێژەی کوژرانی کۆڵبەران چییە بەڕایەوە کە لە هەفتەیەکە ئاوا وەکو خۆشتان ئاماژەتان بێدا ڕێژەکەی ئەوەندە بەرز بووتەوە؟ ئەوەی ڕاستی بێت زۆر هۆکار هەن کە باس لەوە دەکەن کە دەکرێت ئاماژە بن بۆ ئەوەی کە ڕژیمی کۆماری ئیسلامی بۆچی ئاوە بە شێوەیەکی درڕندانە و هار کەوتۆتە گیانی کۆڵبەران. بەشیشی دەگەڕێتەوە بەڕاستی بۆ پەیوەندی نێودەوڵەتیەکان کۆماری ئیسلامی هەیەی و ئەو ئاڵوگۆڕ نێودەوڵەتیانی کە لە ئارادایەوە بە دڵنیاییەوە کە تەسیری و کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ڕەفتاری کۆماری ئیسلامی هەیە. هەروەک خۆمان ئاگادارین هەموو ئاگادارن کە مەسەلەی فەلەستین بە شێوەیەکی زۆر ڕوون و ئاشکرا تەسیری داناوە لەسەر کۆماری ئیسلامی لە دەرەوەی وڵات
وتوانیوێتی بەشێکی زۆر لە هێزە نیابەتیەکانی ڕژیم کە لەوێ خەریکی کارن قەلۆکەم لە ناو بەرێ دەست و پێی لەم لاولا کەم بکاتەوە لەگەڵ ئەوەی کە بەردەوام لە توزێنەکانی خۆیەوە هاواری ئەوە دەکا کە انتقامی سەخت لە ڕێدایە ئیسرائیل ئاوای بۆ ناچێتە سەر، بەڵام ئەمەلەن دەبینین کە هیچی پێ ناکرێت و جگەر لە دۆشدامان هیچی دیکەی بۆ نەماوەتەوە. بۆیە دەزانێت خەڵک بەردەوامی چاوی لەو وەزعیەتە هەیە و ئەوەش دەزانێت کە ئەگەر ئەو وەزعیەتە بۆ شێوەیە بەردەوام بێ خەڵک ترسڵی لێ ناکەنەوە و ترس لە ڕژیمە وردەکەم دەبێتەوە. ڕژیم بۆ ئەوەی کە بتوانێت لە حەدی ئەقل لە چوارچێوەی خاکی ئێراندا ئینسجامی خۆی بە شێوەیەکی گشتی بپارێزێ، دەست دەبا بۆ ئەو شێوە کارانە و کوردستان وەکو سەرچاوەی سەرەکی شۆڕشی ژنجیان ئازادی و هەروە مەشعەلی ئازادی بە درێژایی ئەو چەند ساڵی کە ڕژیمی کۆماری ئیسلامی لەسەر کارە دێت لە کوردستان بە شێوەیەکی دڕندانە و بە تایبەتی تر لەگەڵ کۆڵبەران کە قشرێکی زەعیف و تقریباً بێدەسەڵاتی کۆمەلگان دێ بەو شێوەیە دڕندانە لەگەڵان دەجوڵێتەوە بە نیەتی ئەوەی کە باقی خەڵکی تر لە ئێران و بە تایبەتی لە کوردستان تێبگەیەنێ کە کۆماری ئیسلامی ئەگەر لە دەرەوەی ئێران دەستوپێیەکانی خەریکە دەبسترێ، بەڵام لە ناوەوەی ئێران منسەجمە، یەکدەستە، یەکپارچەیە و بەرابەر هەبە بەرابەر هەر جۆرە کاردانەوەیەکە لە خەڵکەوە بێ کاردانەوەی تون دەنوێنێ و زەهری چاویان لێ دەگرێت و دەکرێت دلیلی دیکەشی هەبێ بەڕاستیانی لەوانە سەفەری خودی ڕئیسی بۆ کوردستان بۆ بەشداری نەکردنی خەڵک لەو بەناو سەفەری کە بۆ کوردستان کردوێتی دەکرێت بەشێکی دیکە بێت لەو هۆکارانەوە تۆڵەسەنەوە بێت لە خەڵکی کوردستان کە بە گەرمەگوڕی نەچوونە پێشوازی کۆسەر و کۆماری ئێران و بە خێراتنیان نەکرد. ئەوە دەکرێت یەکێک لە هۆکارەکان بێت. بەڵێ حتمما تێمەسەر و پرسیارێک کە ڕئیسی سەر و کۆمار سەفەری کرد بۆ کوردستان، حتمما پرسیارتان لەو بارەوە لێ دەکەم. هەوڕێ هیوا ئێوە وەکو کۆڵبەرنیوز هەرچەند ئاماژتان پێکرد لە هەفتەی ڕابردووە ئامارەکە چەندە بووە، ئامارێکتان لە بەردەستە هەیە کە ڕوونی بکاتەوە کە لە 6 مانگی ڕابردوودا چەند کەس لە کۆڵبەران بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بریندار یا گیانیان بەخ کردووە؟ بڵێ ئێمە وەکو کۆڵبەرنیوز هەموو 6 مانگ جارێک ئامارمان هەیە، بڵاوی دەکەینەوە ڕوو بە کوردستان و بە ئێران و ڕوو بە دەرەوە بەپێی و ئامارانی کە لای ئێمە کۆبووەتەوە لە 6 مانگی یەکەمی ساڵی 1402 بەگشتی 85 کۆڵبەر لە سنوورەکانی و ڕێگاکانی نێوان پارێزگاکانی کوردستان، کرماشا، ئازەربایجانی ڕۆژاوا و هەروەها ئەو سێ چوار پارێزگایە 85 کۆڵبەر بەداخەوە بریندار و کوژراون. لە کۆی ئەو 85 کۆڵبەرە 13 کۆڵبەریان بە گیانیان لە دەستداوە، 72 کۆڵبەر کە دەکاتە لە 85 ئەو ئامارە بریندار بوون و لە کۆی گشتی ئەو 85 کۆڵبەرێک کە کوژرا و بریندار بوون لە 91یان کە دەکاتە 17 حاڵەت بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم کوژراون و بریندار بوون. بەڵام ئەوەی کە جێی ئاماژێ ئەوەیە کە لەم 6 ڕۆژ و 7 ڕۆژەی ڕابردوودا ڕێژەی توندوتویژی کۆماری ئیسلامی هێزەکانی هێزە سەرکوتگەرەکانی بەشی بەڕادەیەک زۆر بووە کە ئەگەر بەراورد بکەین لەگەڵ ئەو ئاماری ئەو 6 مانگەیە تەنیا بەو 6 ڕۆژە زیاتر لە نیوەی ئاماری 6 مانگە ئێمە بریندارمان هەیە و ئەوەژەوە نیشان دەدا کە کۆماری ئیسلامی سڵ ناکاتەوە، دەست ناپارێزێت لە هیچ کردەوەیەکی دژە ئینسانی بەرامبەر کۆڵبەران بەرامبەر بە خەڵکی کوردستان. بەڵای زۆر سپاس هاوڕێهیوا لە پرسیارێکی پێشووە خۆتان ئاماژتان بە سەفەری ڕئیسی بۆ کوردستان کرد، هەروەکو خۆشتانوەتە لە چەند ڕۆژی ڕابردوودا سەر و کۆمار سەفەری کرد بۆ کوردستان و سەردانی پارێزگای کوردستانی کرد و باسی لەوە کرد کە بەنیازە کاری کۆڵبەری لەسەر سنوورەکانی کوردستان ڕێک بخەن و مەجالێکی زیاتر بکەنەوە بۆەوەی کە خەڵکی ناوچەکە بتوانن دەرفەتی داهاتی باشتریان هەبێ. بۆچی دوای ئەم قسانە هێزەکانی زۆرتر توندوتیژی لە بەرامبەر کۆڵبەران ئەنوێنن بەڕای ئێوە؟
ئەمەش بەڕاستی شتێکی شاراوە نییە. کۆماری ئیسلامی بە درێژایی ئەم چەند ساڵە بەردەوام خۆڵی کردوتە چاوی خەڵک. لە هیچ شوێنێک هیچ بەڵێنێک کردەوەیەکی کە بەڵێنی پێدا بێت ئەنجام نەدراوە و هەمیشە دژەکەی ڕوویداوە، پێچەوانەکەی ڕوویداوە. ئەمەش ئەم حاڵەتەش لە تەواوی ئەو حاڵەتانە بەدەر نییە. کۆماری ئیسلامی بۆ ئەوەی کە خەڵک کۆ بکاتەوە لە سەفەرەکەی ڕئیسی بۆ کوردستان بەڵێنی لەو شێوەیەدا و ویستی کە کاری کۆڵبەری بە شێوەیەکی ڕسمی پێناسە بکەوە چەندین مەرز چەندین دەواازەی سنووری لە سنوورەکانی کوردستان بکاتەوە و ئیجازەی کار بە مەجموعەیەک لە کۆڵبەران بدە. لەگەڵ ئەوەی کە ئێمە وەکو کۆڵبەر نیوز پێمان وایە بەڕسپیناسینی کاری کۆڵبەری وەکو کار غەدرێکی گەورەیە کە لە ئینسانی کۆڵبەر دەکرێت، لە ئینسان وەکو ئینسانی کورد دەکرێت لەو ناوچەیە. چون ئێمە پێمان وایە کۆڵبەری کار نییە، کۆڵبەری نوعێک لە خۆکوژیە کە مرۆڤی کورد ئینسانی کورد لەو چوارچێوەیە لەو سنوورە مەجبورە بەکردنی بۆ ئەوەی کە بتوانێت بژیوی ژیان بۆ خۆی بۆ بنەماڵەکەی بۆ منداڵەکانی پیدا بکە. بۆیە کۆماری ئیسلامی لەگەڵ ئەوەی کە دەتوانێت بە دروستکردنی کارخانە بە دروستکردنی کارگەهی کار خەڵکی کوردستان لە بێکاری ڕزگار بکاوە، خەڵکی کوردستان مەجبور نەبن ناچار نەبن کە بۆ پیداکردنی بژێ و بژێوی ژیان بچنە سنوورەکان بەهۆی مین، بەهۆی سەرمابردووی یا کەوتنەژێر ڕۆنووی بەفر، هەموو ئەوانە و هەروەها گەورەترین هۆکار کە تەقی ڕاستەخۆی هێزەکانێتی بریندار و بکوژرێن هاتووە ئەم نوعە لە چەوسانەوەیە بەڕسمی قەول لەدا کە پێناسە بکەوە دەواازەی بۆ بکاتەوە. بەڵام هەروەکو خۆتان دەبینن ئەو بەڵێنە تاس بینێ بڕناکە و هەردوای ئەوەی کە ڕئیسی دەڕواتەوە بە چەند ڕۆژ دوای ئەوەی مەدەبینین قەت بەعام لە سنوورەکانی کوردستان ڕوودەدا و بەدەیان کەس لە جوانان لە گەنجان بە ساڵاتچوان لە منداڵانی کوردستان لەو ڕێگایدا تێدا دەچن و هیچ کەس نییە کە جوابی ئەو خوێنانە بداتەوە و جوابی ئەو خەڵکە بداتەوە کە لەسەر بەچە هۆکارێک ئەوانە ڕوودەدا. بەڵێ سپاس هاوڕە هیوا دیارزەی کۆڵبەری وەکو خۆشتان ئاماژتان پێکرد نیشانەی ئەوەیە کە کۆمەلگا تووشی قەیرانێکی قۆڵی ئابوووریە. بۆیە ئەم دیارزە هەتا تێ ئاساییترە بێتەوە هەرچی تێپەرە زیاترە سێنێ. چی بکرێ بۆ ئەوەی کە ئەم دیارزە نەمێنێ و دەسەڵاتانی ناوچەکە وەکو خۆشتان ئاماژتان بەوەی کرد کە ئەگەر لە کوردستان کارخانەیە بێت، ئەگەر شوێنێکی بێ بۆەوەی کە خەڵک ژیانیان بژێوی ژیانیان دابینکەن ڕووناکەنە کۆڵبەری بۆی کە زیاتر دەسەڵاتداران کەونە ژێر گوشارەوە بۆەوەی کە شوێنێک دابینکردن دەبێت چی بکرێ بۆی کەمکردنەوەی ئەم دیاردە. بەر لە هەر شتێک دەبێمە بۆ خۆمان بزانین پێناسەی کەسێکی کۆڵبەری دەکات چییە. ئێمە هەمومان دەزانین لە کوردستان بەهۆی و هەژاریە بەربڵاوی کە تەواوی کۆمەڵگەی داگرتووە خەڵک پەنا بۆ هەموو کارێک دەبن، لەوانە کوورەخانەکان، لەوانە دەستفرۆشی بوو دەبن بە کرێکاری وەرزی دەستن شارەکانی تر لە ئێران کار دەکەن، ئاوارەی ئەم دیوی سنوور دەبن و لە کوردستانی عێراق لە باقی وڵاتەکانی تر خەریکی کارن. بەشێکی لەو خەڵکی کە بۆیان ناکرێت بچنە شارەکانی تر یان وڵاتەکانی تر دەمێنەوە و لە سنوورەکان خەریکی کار دەبن. ئەوە ئەم نوعە لە کارە ئەو پەڕی بێدەسەڵاتی و بێدەراتانی خەڵکە و ئەوە نیشان دەدارۆک خۆتان ئاماژتان پێدان کە هەژاری یەخەی تەواوی کۆمەڵگەی داگرتووە و هیچ ڕێگایەک نییە بۆ ئەوەی کە بژیوی ژیان پیدا بکەن و ناچارن ئەو ڕێگایە بگرنە بەر. لەگەڵ ئەوەی کە دەزانین چەندین کۆسپ لەبەر ڕێگایاندا هەیە بۆ ئەوەی کە بتوانن نانێک بەرنەوە سەر سفرەی هەژارانەیان یا بتوانن لیباسێک بۆ منداڵەکانیان لەسەر روبەندی کرانەوەی مەدرسەکان بکڕن. هەموو ئەوانە ئەو نیشانەدا کە ئەو کۆمەڵگایە ئاوسە بە کۆمەڵێک کێشە و گرفتی لە بن نەهاتوو کە کۆماری ئیسلامی نەک هیچ ئاماژەیەک لەوەدا نییە کە بێ چارەسەریان کە ناشتوانە چارەسەریان بکە. لەلایەکەوە بەڵێنی ئەوە دەدا کە سنوورەکان بکاتەوە و کۆڵبەری بە یاسایی بکە، بەڵام لەولاوە تەقەیان لێ دەکا و خوێنیان دەڕێژێ. لەلایەکەوە
کە دەتوانێت بەکردنەوەی کارخانە و کارگا خەڵک لە بێکاری ڕزگار بکە و بەشێکی زۆری ئەو کەسانی کە خەریکی کۆڵبەرین بیان لەو شوێنانە کار پەیدا بکەن و کار بکەن، ئەوە ناکە بەشێکی زۆری داهاتی ئەو وڵاتە لە دروستکردنی چەک و لە پێدانی پوڵ و هێز بە هێزە نیابەتیەکانی لە باقی وڵاتەکانی تر و ناوەی نانەوەی ئاژاوە و خوشتنی خوێنی خەڵکی فەقیر و ژاری تر لە باقی وڵاتەکان خەرج دەکات. هەموو ئەوانە و نیشانەدەن کە لە سیمای کۆماری ئیسلامیدا ئەوە بەدی ناکرێت کە خەڵک دڵ بەوە خۆش بکەن کە بیانەوێ چارەسەرێکە بێت. بەڵام تاکە هومێدێک کە هەیە ئەوەیە کە خەڵک یەکدەنگ بن، هاوپشتی یەکتر بن لە ئاست ئەو خوێنی کە دەڕژێت لە سنوورەکان، بێدەنگ نەبن، حیزبە سیاسیەکانیان فشار بۆ حیزبە سیاسیەکانیان بێن کە هەڵوێز بنوێنن، ڕێکخراو مەدەنیەکان بێدەنگ دەبن لە ئاست ئەو کارە ساتە بە باقی وڵاتانی دنیا بەگوێی خەڵکی ئازادی خواز و مافخوازی دنیا بگەێنن و داوای یارمەتی بکەن. ئەمانە هۆکارگەلێکن کە دەکرێت ئەوە نیشان بدەن کە خەڵکی کوردستان بەتەنیا نین و لە ئاست ئەم کارە ساتە بێدەنگ نابن. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هیوا، من پرسیارەکانم کۆتایی پێهات. ئەگەر پێتان وایە من شتێکم یان پرسیارەکەی ئاماژەم پێنەداوە و خۆتان پێتان خۆش بێ ئاماژەی پێ بکەن لە کۆتایی بەرنامەکەماندا فەرموون. ئەوەی گرنگە ئەوەیە کە سپاس بۆەوەی کە ئاورتان داوەتەوە لە مەسلەی کۆڵبەران. ئەوە جێی شانازیە بەڕاستی بۆ تلویزیۆنی کۆمەڵە و بۆ ئێوەی ئازیز. هیوادارم بەردەوام ئاوێنەی ئەو وەزعیەتە بن و بەردەوام دەنگ و ڕەنگی کۆڵبەران بن لە کوردستان و خەڵکی زەحمەتکێش لەو ناوچەیە. بەڵێ جارێکی تر سپاس بۆ هاوڕێ هیوا ئەمانی، ئەنجامی دەستەی بەڕێوەبەری کۆڵبەر نیوز کە لەم بەرنمەیە کە تایبەت بوو بە کۆڵبەران بەشدار بوو. ئازیزان و خۆشەویستان، سپاس بۆ ئێوەش کە تا کۆتایی لەگەڵمان بوو.